ئێمە خۆمان ناساندمان ئەندامی پەرلەمانی مامۆستا کەریم ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە، بەڵام بەداخەوە گویان لێمان نەگرت و وتی بە هیچ شێوەیە گەشتانە لای ئێمە نایخواتەوە و بێ ئێمە سیارەکەتان بپشکنین. ئێمەشتمان ئەوە هەوێکەمانە کە پەرلەمانتار نا ماڵی ئەپشکێنرێ و نا ئۆتۆمبیلی شێپشکێنرێ، بەڵام بەداخەوە هەر گوێی نەگرت. هەتا من وتم تەلەفۆن ئێستا بۆ سەرۆکی پەرلەمانەکەم وتی من ناگوێگرم و نەحسابی بۆکەم، وتم بۆ کاک قوباتێکەکەم وتی نەگوێگرم و نەحسابەکەم، من تەنها و تەنها بڕیاری بەڕێز سەرۆک پاڤڵ جێبەجێیەکەم. بۆیە ئێمە بەرگیریمان کرد لە خۆمان، بەرگیریمان کرد لە دەستگایەکی تەشریقی باڵا لە هەرێمی کوردستان و نەمانێشت سوکایەتیمان پێ بکرێ. بۆیە بەرگیریمان لە خۆمان کرد، بەرگیریمان لە پەرلەمان و لە دەنگی گەل کرد، چکە ئێمە بە دەنگی گەل چوینێتەوە جێگەیە. ئەوە دوای ڕوبەڕووبوونەوەیەک ڕوویدا. بەداخەوە ئەم هێزەکە لەوەیە گوێ لە هیچ شتێک ناگرێ، نە بڕیاری دادگای پێیە، نە هیچ ڕەنگێک ئەناسێ، نە حساب بۆ هیچ شتێکەکە، تەنها و تەنها چی بوێ ئەوە جێبەجێکە. ئێمە لەگەڵ ئەوەین کە لە بازگە ڕسمیەکانە هەمومان ئیلتزاماتمان هەیە و ئێمە بۆ خۆمان لە کاتی ڕابردووشە بەسەر بازگەکانە گەڕاوین لە کاتی کۆرۆنا خۆمان هاوکاریانمان کرد، دەمامکمان بۆیان بردو، تاقیمان بۆیان، بەڵام ئەمە جێگەیەکی ناڕسمیە. یعنی تۆ بۆ نمونە هێزێک کە ئەو چەکدارانەی ئێمە ئەمڕۆ بینیمان نە بەرپرسەکەی نە چەکدارەکە لێک نەئەکراوە، یعنی نازانی کێ بەرپرسە کێ چەکدارە کێ پلەی چۆن ئەمانە، نە ناوی دیارە، نە ناونیشانی دیارە، نە قەتعی هەیە، نە ئاڵای هەیە، دانیشتون لەوێ هەر کەسێکیان بێ بۆ خۆیان بە کەیفی خۆیان ئیهانەیەکەن. بەڕاستی ئەمەش هۆکارێکە بۆ کەمبوونەوەی داهات لە دەواازەکان. ئەگەر ئەم هێزە بۆ ئەوە هێنرابێ داهات زیاد بکە لە دەواازەکان، بەم ئوسلوبەی ئێمە ئەمڕۆ بینیمان لەگەڵ نوێنەرانی هەڵبژێراوی خەڵکی لە پەرلەمانی کوردستان و چی لە ئەنجومەنی پارێزگا ئەمە تەعامولیان بێ، ئەی قوڕ بەسەر بازرگانێک، ئەی قوڕ بەسەر شۆفێرێک.